دەستوری عێراق کە لە 1970 خەڵکی عێراق بە هەموو نەتەوە و ئاین و ئاینزاکانیشەوە دەنگیان بۆ داوە بۆ ئەوەی کە عێراق ببێتە وڵاتێکی دەمۆکراسی پەرلەمانی پێکەوە ژیان بۆ هەموو نەتەوە و ئاین و ئاینزاکان لە عێراقدا. بەڵام بەداخەوە لە واقعدا ئەوە نییە، تەنها یەک هەرێمەیە کە هەرێمی کوردستانە، ئەویش بەداخەوە ئێستا عێراق وا بەرەو 3 مانگ دەچێت موچەی موچەخۆرانی خەڵکی کوردستانی بڕیوە بێجگەلەوە. ئێستا هێرشی درۆنیش بۆ سەر چێڵگە نەوتیەکان، بۆ سەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کە لە واقعدا ژێرخانی عێراقیشە. هۆکاری ئەمانە چین؟ عێراق دەیەوێت پێکەوە ژیان هەبێ، دەیەوێت دەستور جێبەجێ بکات یاخود نا؟ ئەمانە کۆمەڵەیە پرسن. ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەسەر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاک وەفا محەممەد، شۆڕەڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستە و خۆ لا ستودیۆ لە لامان میوانە. کاک وەفا زۆر بەخێر بێن، خەوتان باش، گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. زۆر باشە. با لەوە دەست پێ بکەین، ینی جگە لە برسیکردنی موچەخۆرانی خەڵکی کوردستان کە موچەخۆر ڕەنگە ئەسڵەن پەیوەندی بە سیاسەتەوە هەر نەبێ، ئەو کابرا سیاسەتمەداری ماڵی خۆیانە. 3 مانگ وا بەرەو 3 مانگە چێ موچەیان بەبێ هیچ هۆکار و هیچ پاساوێک بڕیوە. ئێستا درۆن بارانیش دەستی پێکردووە بۆ سەر ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. خوێندنەوەتان بۆ ئەمە چیە؟ هۆکاری ئەمە چییە؟ سڵاو ڕێز حاکم یان سڵاو ڕێز بۆ سەرجەمبی نێرە خۆشەویستەکان. بێگومان ئەم فشارانە ئێمە دەمێکە ئەو فشاری چ فشاری ئەمنی بێ چ فشاری دارایی بێ بەسەر هەرێمی کوردستان لە زۆر کاتە توانیان بەڕێکەوتن چارەسەر کراوە. بەڵام ئەم زۆرخایەنی ئەم جارە کە چەنەها لژنە و جژنەکاری و سەردانی وفد و هاتنی وفد و دانانی کات و هەموو کۆبوونەوانە و تاقیبوون دیارە فشارێکی سیاسی زۆر گەورەی بەدواوەیە. تەنانەت هەموو ئێستا هەوڵەکانی هەرێمی کوردستان کە ئەوان باسی کێشە تەکنیکەکانەکەن کە ئێمە ئەزانی کێشەکان سیاسیە، بەڵام هەوڵدان بۆ چارەسەری کێشە تەکنیکەکان بۆ بنبڕکردنی بیانوە سیاسەکانە. ئێمە هێمە خەریکی ئەوەین بیانەکانی بەغا ببڕین. چیتانەوە؟ نەوتەکەی ئەوەیە. نەوتەکەمان ڕادستی شەریکی سۆمۆ کردووە لە 4 2023 لە ڕێکەوتنێک لە نانێ سەرۆکی حکوومەت کاک مەسعود بەرزانی و سەرۆکی حکوومەتی عێراق محەممەد شاه سودانی پیان تەسلیم الملف النقطي إلى شركة سومو. بعراق تاكو إساني تواني أو نوتها ناردك على رجي تركيا لبر أوي لبوجا دياري كراو أجل نوتكان نارد بكرة يج بيانونية بوبريني بوجيري بكردستان. ما بس يتي هم جاي كشف بو أوي بيانيه بيه ملتي كلي برسيكات. هو كاركي بو أمتشي بو بيجومان هو كاري سياسي زوز الدواوية. باش. كوماله هو كاري زوج رنجية. لەکۆتایی هۆکارەکان ئەوەیە بەڕاستی قبول نییە، قبول کراو نییە. هەرێمێک زۆر پێشکەوتوو لە هەموو بارەکانە چاوی دنیای لەسەر کراوەیە لەسەر هەموو جیهان لەسەر هەموو دنیا پێویستە ئەمان ئەو عەقلیەتیان قبول نییە. جگەلەوەی کۆمەڵی تەداخلی وڵاتی ئەقلیمی هەیە، جگەلەوەی لە هەمووی گرنگتر هەیە حکوومەت خۆی خاوەن دەسەڵات نییە. دەسەڵات لە لای کۆمەڵێ هێزێکی ترە کە چەکیان هەیە کە چەکی بێلەغاویان هەیە، واتە دەسەڵاتی مشتع لە لای حکوومەت نییە. باش. کاک وەفا، یعنی ئەگەر بەم جۆرە بڕوە بە تۆ دەڵێ دەسەڵات لە لای حکوومەتی عێراقیش نییە، لە لای چەکداری ترن یا بە کرمانجی و کورتەکەی بێنن لە لای میلیشیاکانە. ئایا ئەمە دوجار بەم شکڵە ئەم هەموو زوڵمە لە خەڵکی کوردستان دەسەڵاتیش نەبێ عێراق بەرەو هەڵدێر نابات؟ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بنبڕکردنی ئەو بیانوانە و پێشکەشکردنی چەنەها تەنازڵکردن بۆ ئەوەی لە کۆتا حاڵە کە هەر بڕیارێک بدا کۆمەڵگەی نێودەوڵاتی پشتگیری بکات، ملەتی کورد پشتگیری کات، لایەنە سیاسەکان بێنە سەر خەت. بڵێ ئەمە ئەو هەموو هەوڵەکانم ماوە بۆ ئەوەی ملەتی بۆی یعنی ملەتەکەم برسی نەبێ. بەڵام بێگومان ئێستا یعنی ئاماژە بۆ هەیە وەکو جەنابتان باسا کرد کۆبوونەوەی زۆر گرنگ ڕوەدات. ڕاستە ئەم کۆبوونەوانەی کە هەمووی سەری نەیاوە، بەڵام هەمیشە هەرێمی کوردستان دوا دەرفەت بەجێ هێڵێ، دوا هەوڵی سیاسی و نەرمی بەجێ هێڵێ. يعني امشوا بلا كوبونويا سمينه كوبونويا بلام ضلنيام يعني لكوتايا هي وادارين مستحقات يعني مكسن ببي دستور بينيرن اجنيرن بيبرد خلصت باش كاغو فباسي دستور يعني هرمي كردستان هم لا يقدر زانه پابند بم دستورو بتواوي بدستور داوي جبجي كردنيكا بلام بوشي حكومه العراق دستور بمنيو ريستوران تيجيشو حزي لنسكنانيا داوي برنجكا حزي لبرنجنيا داوي قلكا يعني بوشي اوان بمشكله تعامل لقل دستورك يك شهيه اويش اويه تشاو ديري كردني دستور بيناسا كردني دستور كيه اي مثلا كيشيك معناه غسل دستور
ئەگە من تۆ خلافێکمان هەبێ لەسەر مادەیەکی دستوری کێ ئەو خلافە ئەڕوێنێتەوە محکمەی اتحادی زۆر جار حکوومەت هێن بستە على بابا بپێی مادەی 120 دستور يحق للسلطات الإقليمية استخدام صلاحياته التنفيذية والتشريعية والقضائية كردستان ما فيها بەڵام دادگای فێدراڵی دژیەوە ئەو کاتێک ئەڵە دستور واڵێ یەکشتی کەشەیە لە ساڵی حیوانە کاتێکی خەنە دەنگدان لە پەرلەمان کە بە زۆرینەی دەنگ ناهێنێ ئەڵێ ئێمە بە گوێرەی دەنگی پەرلەمان زۆر جار ئەڵێن ئێمە محکمەی اتحادی بڕیارێکی هەیە مادەی 94ەوە بزانم ئەڵێ قرارات المحكمة الاتحادية باتەوە ملزمة باشە باتەوە ملزمة بەڵام لە شوێنێکی تریشە هەیە ئەڵێ ئەی خلاف لە بینی هەرێم و بەغا با عەرەبەکەی بڵێم لە مادەی 115 ئەڵێ ئەولەویەت بۆ هەرێمەکانە ئەگەر لە ضمن اختصاصاتی حەسری ئێمە کە باسی ئەو مادە دستوریەکەین ئەڵێن محکمەی اتحادی خۆی لێکیات و نەک ئێمە لێکەنەوە ئێمەش کێشەمان لێکدانەوەکەی محکمەی اتحادیە باش کاک وەفا تا چەند با ئێمە قسەیەکیش وەشێڵێن بۆ دوژمن بکەین زۆر باشە تا چەند ئەم دۆخەی هەرێمی کوردستان هۆکارەکەی نەبوونی یەکڕیزی و یەک هەڵوێستی و لاوازی لایەنە سیاسیەکانی کوردستانن خۆ هەر هەمویان لەم هەرێمن ئەگەر ئەم هەرێمە نەبێ هیچ لایەنێکی سیاسی نابێ جارێ ئەو هێزانەی کەوا لە دەرەوەی تشکیل کابینی حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر بەداخەوە هەوڵەکانیان هەوڵێکی زۆر نەرێنی بوون زۆر خراپ بوون وا تێگەشت بوون بە برسیکردنی خەڵکی کوردستان بە نەدانی موچەی خەڵکی کوردستان لە هەڵبژاردنەکانە خەڵک دەنگێکی هەیە بە معارەزەکان وەکو چۆن ئێستا وەکو وەرەقەیەکی فشار بەکارهێنن ئەڵێ خەڵکی لە دەنگمان پێ بنە ئەو موچە نادەن تۆ سێری ئەم عەقڵەتی سیاسیەکە برسیکردنی بە خەڵکی کوردستان بۆ ئیستفادەی ئەمە یەک پاشان ئێمە هەموو کاتێ هەوڵ ئێستا دوێنێ کۆبوونەوەکە کە کرا لە بینی پارتیۆکێتی بۆ یەکڕیزی بوو بۆ ئەوی هەر بڕیارێ بدرێ بڕیارێکی نەتەوەیی کوردی بێ نەک بڕیارێکی لایەنێکی سیاسی بێ هەوڵەکان بۆ یەکڕیزی زۆر گرەگە چکە ئێمە لە 2007ەوە بێڕیزیکردن ئەم لایەنانە کەوا هەرێکی بەلایەکەوە بوو زەرێکی زۆری لە ئێمەدا بەڵام من وابزانم کۆبوونەکەی دوێنێ کۆمەڵی حاڵاتی ئیجابیتیا بوو و فشارێکی نێودەوڵەتیش بۆ شێوازە ئەڕوا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە قازاجی ئەو محورەکەی تر بێ ئەو محورەکەی ترێکەوە کوردی تیا بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بەشدارتیە باش کاک وەفا با بێمەوە سەر درۆنەکان ئەو درۆن بارانەی کە هی هەرێمی کوردستان و چەڵگە نەوتیەکانەکرێ عێراق بۆچی خۆی لێ بێدەنگ کرد و لە هەواڵەکان داهاتە بوو بەیان نامەیەکی زۆر سادە و ساکار بوو یعنی عێراق نازانێ ئەم درۆنانە لێ کێوە دێ هیچێن بۆ دێن ئاگیان لێنی عرب قسم بەشتەرێکی ئەڵێ یقتل المەیت یمشی بجەنازته ئینەکی عێراق مەسەلەی هەیە باشە کاک حاکم گیان هەموو خەڵکە زانێ ئەم هەموو لیجانە بۆ لێکۆڵینەوە لەسەر ڕوویداوە هێرشەکانە کراوە هەتاکو ئێستا ئەنجامی یەک لیژنەم پێ بڵێ لە تاجیاننا ئەو ڕاداریان تێخست کە 100 ملیۆن دۆلاری تێچوو لە گەورەترین پاڵاوگەی بێجیاننا ئەو پێش ئەمە دەڕۆژ پاشان لە فڕۆکەخانەی هەولێر خستیان ئەوە کەوتە خوارە پاشان لە کێڵگەنەوتیەکانی کەرکووک و هەرێمی کوردستان و سێمانی ئەم هەموو لیجانە کراوە کە خەبیرێکی عسکەری بە ئاسانی ئەزانێ ئەو درۆنە لەکوێوێت کێ درۆنی هەیە ناوی درۆنەکە چییە لە چ لایەنێکوای کێ پەکارێنێ تۆ تێناگەم پرسیارێکەکەم لە هەموو خەڵک بۆ ئەو لیجانە ناوی هێرش بەرەکە نایێنن کاتێک کە حکوومەتی هێرێم بە بەڵگا وەزارەتی ناوخۆ بە بەڵگا ئەڵێ بەڵێ میلیشیاکانتان لە فڵان لە ئەوە ناوەکانیانە ئەوان لێکۆڵینەوە لەسەر مۆزوع بکەن دیارە ناتوانن ناوەکەی بڵن لەبەر یەکشت ئەزانن کێیە مەترسی ئەمنی و سیاسی لە مۆزوع هەیە زۆر باشە کاک وەفا با بینە سەر هەڵوێستی ئەمریکا بۆ خۆ دەزانی ئاسمانی عێراق بەدەست ئەمریکاوە عێراق کە دەڵێ سەروەریمانەیە ئەسڵەن سەروەریان نیە ئاگاداری هەموو شتێکن بەڵام ئەمریکا بۆچی لەم بابەتەشا بێدەنگە خۆ کۆمپانیای ئەمریکی لە بواری نەوتکارەکەن هەموو کاتێ عێراق بە یعنی لە مەسائلی دووهەم و سێهەم و چوارەمی گرنگەکانی ئەمریکایە هەموو جارێ ئەولەویەت ئەدرێت بە بابەتەکانی تر بەڵام لەگەڵ ئەوەشە سەفیری ئەمریکی قسەکە باڵۆزی ئەمریکی قسەکە ئەڵێ کۆمپانیاکانمانەیە گرنگە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێ تورکیا تەداخلەکە هەموو جیهان ئەڵێ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان گرنگە تەداخل بکرێ تا ئێستا ئەمریکا بەس لە هەوڵە دیبلۆماسیەکان و لە فشارەکانە تۆ تەماشاکە چەند باقی عێراقی لەژێر ئەبڵوقەیە چەند هەوڵەکانی عێراقی وژە بەڵام زەختێکی تر هەیە کە زۆر نزیکە لە عێراق ئەوان وازان ئەوە لە ئەمریکا بەقوترە بۆ قازاجی خۆیان بۆیە ئەمریکا من بە بۆچوونی خۆم ئەگەر تۆزێ فشارەکەی تونتر نەکا نەیکا بە فشارێکی کردداری ئەمە سەر ناگرێت چکە هەوڵەکانی ئەمریکا ئێستا بەس بە ڕێوەی دیبلۆماسیە
زۆر باشە زۆر بەڕێز وەفا محەممەد شڕۆڤەکاری سیاسی و ئەمنی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ یەوە شەوتان باش.